اف سردان گله گرنگت همان هم دم جدا هستیاره چش بوی ولاتن نافچه جیبه چش بوی جهان جیب گشتی و چونکی گلک مجار ایدیت نوا نافچه داب تایبتی جی اسرائیل و گل ولاتن عربی سرکرداتی امریکا دبین بحث کردن زیراتر به سردان بحث بین گرنگیاش بوی نافچه او عالی نرینی جیان جی دست بکردن شران ده هبت نوا نافچه داب تایبتی جی برای ایران گل ولات دن کو اوین امریکا به پیمان دادن ناس کردن دکتر بابان الیاسی شرازای پیوندی نفدالاتی ج سوئیسرا دید گل مدابه دکتر گلک سپاس کوین گل مدانه اوا امریکا نو کدس بکیش بلی کو قناغا دوام یا آسای کرنا پیوندی ولات عربیت گل اسرائیل کو قناغا یکم سردم دونالد ترامپ بو همیش بوی برجاندیا اسرائیل تکرن جالی امریکا و یانجی تشتیندن هنل پشت پرده طیبت جی ایرانه باوەڕێ من ئامانجی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانێت لەسەر 4 خاڵی ئەساسی ئێمە بە کورتی باسی بکەین. یەکەم پرۆژەی ناوەکی ئێرانە کە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل و هەتا وڵاتانی ناوچەکە ئەوەیە کە ئەو پرۆژەیە مەحار بکرێ کنترۆل بکرێ. خاڵی دووەم پرسی وزەیە کە ئێستاکە شەڕی ئوکراین و رووسیا وای کردووە کە وڵاتانی دنیا بەتایبەتی ئەوروپا پێویستیان بە وزەیە بۆیە یەکێک لە ئامانجەکانی ئەم هاتنە ئەوەیە کە زامنی سەرچاوەی ئەنەرژی وزە بکرێ بۆ وڵاتانی ئەوروپایی و هەروەها بۆ سیستمی ئابووری جیهان. خاڵی سێوم بە باوەڕی من ماوەی 2 ساڵەکە بایدن هاتوۆتە سەرکار سعودیا پەیوەندی لەگەڵ سعودیا بەتایبەتی وەلیعهدی سعودیا پەیوەندی باش نییە کە محەممەد بن سەلمان بۆیە ئەم ماوە سعودیا بەرەولای رووسیا و چین هەنگاوی هەڵناوە. گەڕا یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە ئاشتی بکرێتەوە لە نێوانی ئیدارەی بایدن و سعودیغا. خاڵی چوارم ئەوەیە بە باوەڕی من بەهۆی ئەوەی کە ناوچەی ناعەمنی یا شەڕ و پێکدادان زۆر بووە لە ئەوروپا ئیستەکە هەیە پاشان ئەمریکا ئەیەوێ بە دروستکردنی ئەم هاوپەیمانیە ئەرکی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بسپێرێ بەم وڵاتانە و بە ڕێبەرایەتی ئیسرائیل بۆ ئەوی دەستی خۆی ئازاد بێ بچێ بۆ شەرقی ئاسیا چونکە لەوێ کێشەی تایوان هەیە احتمالی هێرشی چین هەیە بۆ سەر تایوان هەروەها کێشەی کورەی شیمالیش هەیە. بەس ئەس بەحسا تایبەتیژی وێجارێن لێک نزیک بوونە ایران و روسیه بکم که هفته دهه دا سرکوماری روسیه ولادیمیر پوتین جیده سردان تهران بکه تی بحث کردن دی فروکیان تایبەتیژ عالی ایران بین پیشکش کردن جبوی روسیه تایبەتیژ شر روسیه سر اوکراینیا بین کارانین. اوجی بوده جه مترسیه جبوی امریکا گل اسرائیل یعنی وی برای پیک بینت نوار جلات نوارس برانبری ایران داویجار کاریگری راسته خو حتی سر روسیه جیب که بێگومان دروستبوونی ئەو چەتری پاراستنی دژە هەوایی کە لە نێوان وڵاتانی خەلیج و هەروەها ئیسرائیل بێزافەی عێراق و مەسر و ئوردن کە قەرارە دروست بکرێ ئەمە خود بە خۆت بربەستێک لە پێش سیاسەتەکانی ئێران لە ناوچەکە دروستەکە. ئەمە دیارە چه احتمالگەلێک لە پێشە هێشتا کە زۆر زەحمەتە ئێمە ئەوە بتوانین پێشبینی بکەین بە دڵنیاییەوەی ئێران حتمما دشکردەوەی ئەبێت بە نسبەتی دروستکردنی ئەم هاوپەیمانی ئەبەی پێ ئەڵێن هاوپەیمانی ناتۆی عەرەبی هاوپەیمانی ئەوەی پێ ئەڵێن ناتۆ ئەگەر شکل بگرێ هێرشکردنە سەر یەکێک لەو وڵاتانە وەک هێرشکردنە سەر تەمامی وڵاتانی ئەندامی ناتۆی عەرەبی حەساو ئەکرێ. بۆیە پێشبینی ناکرێ بەڵام بێگومان ئێرانیش دشکردەوەی هەبێ ئەبێت بەرامبەر ئەم هاوپەیمانیە بە نسبەتی
پەیوەندەکانی ئێران و رووسیا ئەوە ئیدی بە شێوەی ئاشکرا پشتگیرکردنی ئێران لە رووسیا ئیدی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئەوروپا ڕوونەوێتەوە. ئەو کات بە باوەڕی من ئیدی بە زۆر بە شێوەیەکی ڕاشکاوانە ئێران ئەچێتە ئەوەی بەرەی وڵاتانی دکتۆر هەکە کورتی بەرسەوەوان هەردوو ئالیام دی پەیوەندی دی ئاسایی بن ناوبەینە سعودی و ئیسرائیلدا یعنی دی وڵاتên ئیسلامی قبیل بکەن تشتێکی وسات چێ بە کورتی و ئەگەر ڕەوشە هووسە بە زندیکردنەوە ڕێکەوتنە ئەتۆمی بەرەفکیڤەت چە بە باوەڕێ من ئێستاکە وڵاتانی هەتا سعودیش پرسی ئەمنیەتی بۆتە پرسێکی وجودی هەڕەشەکانی ئێران زۆر مەترسیدارە بۆ سەر سعودیە تا ئەو هەڕەشانەی کە ئەگەر لەلایەنی ئیسرائیل هەبێ کە دیارە هەڕەشەی نظامی لەلایەنی ئیسرائیل زۆر کەمە. بە تایبەتی ئێمە بینیمان کە ئێران بە پشتیوانیکردنی لە حوسیەکان توانی دۆخی سعودیە ناعەم بکە. بۆیە بە باوەڕی من بەرژەوەندی باڵای سعودیە ئەتوانێت ئاوا ئیجاب بکە کە زۆرتر لە ئیسرائیل نزیک بێتەوە و ئیدی لەوانەیە پرسی فەلەستینیش بە جۆرێک لە جۆرەکان ڕێگە چارەیەکی بۆ بدۆزنەوە هەرچەند کەیفی وڵاتانی عەرەبی نەبێ. دکتۆر بابان ئەلیاسی شەڕازای پەیوەندی نێودەوڵەتیش سویسرا هەنگێڵمە دەبوون. گەلێک سوپاس بە دکتۆر.